بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پەیوەندیەکان هەرێمی کوردستان و بەغدا و بەکوێ دەگا هەرێمی کوردستان پێویستە چی بکە ئایا هەروە چاوەڕێ دەکا بەغدا موچە بنێرە یان نەینێرێ ئەمڕۆ بەیانی بکە پەیوەندیەکان بۆ بە ئێستا گەشتون بۆ بەم دۆخە گەشتون گفتوگوین پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ کادری باڵای پارتی دیموکراتی کوردستان دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان دکتۆر بەڕوانینی تۆ کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا بۆ بە ئێستا گەشتون دەستان خۆش بێ لە ڕاستیە ئەو کێشانە بڵێن لەم ڕۆدیۆنیا دروست نەبووە ئەمە بە کۆمەڵەیەک هەنگا و سیلسیلە هاتە تاوەکو گەشتەوەی کە ئەمڕۆ بە جۆرێک لە جۆرەکان هیواداری نواژ نەبێت کە جۆرێک لە بنبەستی پێوە دیارە ئومێد دەکەین بۆ شێوازەش نەبێت لە ڕاستیە هەرێمی کوردستان هەمیشە ویستوێتی شتەکان بە دیالۆگ بە گفتوگۆ و بە دانوستان بگات بە دەرەنجامی شتەکان و بگات بە چارەسەری کێشەکان بیری لە ڕێگەی گرژی نەکردوێتەوە و حەزی بە گرژی نییە و دەیەوێت وەکو هاوبەشێک لەم عێراقا ئێمەش هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافیان هەبێ کە مافی سەرەتایی خۆشیان کە بریتێ لەو موچەیە کە لە حەقی کری ئیشکردنەکانایەتی بەڵام ئەو بیانوانەی کە بەغداد یەک لە دوای یەک بیان و بە دوای بیانوە گرتوویەتێ تاوەکو گەشتوێتە ئەمڕۆ ئەوەی کە هەموو چاودێران و پسپۆڕان و یاساناسان بە سیاسیەکانیش پێی گەشتون کێشەکان کە دروست کراوە ئاڵنگاریەکان کە دروست کراوە نەیاساین نە دەستورین و نە تەکنیکین و نە ئیداریشن چونکە تەواوی داواکاریەکان لەلایەن هەرێمی کوردستانەوە وەڵام دراوەتەوە تەواوی پێداویستیەکان کە بۆ ئەوەی کە موچەی هەرێمی کوردستان موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دوانەکەوێت بە ڕێک و پێک بدرێت تەواو هەرێمی کوردستان بە تەواوی پابەندی هەموو داواکاریەکان و هەموو بڕگەکانی ڕێکەوتنەکە بووە بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەبینین کە لە عێراقدا هەتاوەکوی ئێستا نایانەوێ ئەو کێشەیە چارەسەر بکەن بەڕاستی وەڵامی ئەو داواکرد بەڕێزی دەڵێ ینی کێشەکان نەیاسایی نەدەستورین نە قانونین ینی تەنانەت عورفیش نین ئەی چین ئەم کێشانە ینی خۆ بەخۆ دروستی دەکەن سیاسین کێشەکان سیاسین و بیانوە دەگیرێت بەڵام کۆی گشتی ئەوەی لێ دەخوێنرێتەوە کێشەکان سیاسین کە دروست دەکرێن و ئامانجەکان سیاسین و شتێکی تر نییە چونکە ئێمە دەزانین هەر ئەمڕۆ نەبوو لە مانگەکانی پێشووە بیانوو لە دوای بیانوو ڕۆژە ناوی لیستەکە غەڵەیەن ڕۆژە لیستەکە بەو شێوەیە دوو ناولەیەک ئەچێت ئەوە بەو شێوازەیەک هەتا کە زانیان هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی پابەندی وعد و بەڵێن و ڕێکەوتنەکانی خۆی بێت و لە پێناو ڕەنگە زۆر شتیشی تەنها ینی لە پێناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو پابەندیانەی کرد بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان برسی نەبن و بێموچە نەبن ئەو چاوەڕوانێ سەختیان ڕوبەڕوو نەبێت تۆ بەڵام بەداخەوە بۆ حکوومەتی عێراقی کە تاوەکو ئێستا پابەندی ئەو ڕێکەوتنانە نەبوو کە خۆی کردی باشە دکتۆر کێشێکی سیاسیان لەگەڵ ئێمەدایە خۆیمە باز لە بەغدا دەکەین باز لە وڵاتێک ناکەین کە دوژمنمان بێ و تا کورتیدا بەشدارە لەو حکوومەتی بەغدایە بەشدارە پۆستی باڵامان هەیە لەویانە ینی بۆچی کێشەی سیاسیان هەیە لەگەڵ ئێمەیە بە بڕایتۆ خۆی گینەکان دیارن بربەست دروستکردنە لە بەردەم هەرێمی کوردستان و ئەو گەشە سندرانی لە هەرێمی کوردستان هەیە ئەگینا نازانم بۆ ئەوان بەڵام هەرێمی کوردستان هیچ کاتێ بە چاوی دوژمنکارانەوە بە نیەتی دوژمنکارانەوە بە ئامانجی دوژمنکارانەوە لەگەڵ کەسان ناجوڵێتەوە نەک لەگەڵ بەغدادا بۆیە هەر ئەوەشی هەموو پابندبوونی بە هەموو داواکاریەکانی بەغداد نیشانەیەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئەوەی کێشەکان بە دیالۆک و بە گفتوگۆ چارەسەر بکرێ و تاوەکو ئەم هەرێمە ڕوبەڕووی ئەم قەیرانە نەبێتەوە دروستکردنی قەیرانە جۆرێکە لەو قەیرانانەی کە لە ڕابردووشە بۆم هەرێمە دروستەکرا تاکو بربەست دروستکرێ لە بەردەم گەشە سەندنی هەرێمی کوردستانەوەی چیتر باشە دکتۆر بەغداش دەڵێ ینی هەر دوێنێ سوودانی قسێکی کردووە دەڵێ بەغدا پابند نەبووە بەوەی کە لە سەرەتی پابند نەبووە بە یاساوە پابند نەبووە بە دەستورەوە بە و بڕگە و مادانەوە کابوو جێبەجێ بکە یانی وەرکی سەرشانێتی هەرێمی کوردستان سوودانیش دەڵێ ئەوان جێبەجێیان نەکردووە ئێمە دەمانوێت ڕێککەوین بۆ دەرچەیەکە گەڕین بۆی موچە بنێرین بۆ خەڵک بەس دەڵێ ئەوان پابند نەبوون تەواوی بەند و داواکاریەکانی
حکوومەتی عێراقی هەرێمی کوردستان شاندی هەرێمی کوردستان لە بەرچاوی میدیاکان لە بەرچاوی وڵاتانی نێودەوڵەتی لە بەرچاوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە حزوری نوێنەری وڵاتانی تر تەواوی پابندبوونەکان ئاشکرا کراون و ڕوون کراونەتەوە و خراونەتە ڕوو وەک ئەڵێم لە ئێستادا بیانووی هەندێک پابند نەبوونە لە ڕابردووە موچیان بە مانگ و بە 15 ڕۆژ دوا دەخست دەیانوت لەبەرەوەی دوو ناو هەڵەیە 4 ناو لە یەکە چێ یعنی ئەمە پرۆسەیەکی یەک لە دوای یەکی دروستکردنی قەیران بوو هەتاوەکو گەشتوتە ئێران هیچ پەیوەندی بە پابند نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە و خۆشمان گوێمان لە میدیاکانی عێراقیە کە هیچ کامێکیان باس لەوە نییە کە لە کام بەندا حکوومەتی عێراق هەرێمی کوردستان پابند نەبووە تەنها بە قسەیەک دەوترێت پابند نەبووە بەڵام ناتوانن بە داتایەک بە ڕقەمێک بڵێن بە لە کام بڕگە پابند نەبووە تا حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەیان بۆ بدا هەموو شتەکان یەکلابوونەتەوە هەموو شتەکان ڕوونکردناوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی پابندبوونی خۆی خسۆتە ڕوو باشە دکتۆر دوێنێ لە دوانێکی وەزیری نەوتی حکوومەتی عێراقیە و دەڵێ ئێمە لەو برگەیەدا لەگەڵ هەرێمی کوردستانە نەگەیشتوینێت تا ڕێکەوتن دەڵێ ئێمە دەڵێن 46,000 بەرمیل لەوتان پێویستە بۆ پێویستی ناوخۆ بە پێی و راپۆرتەی کە پێشکەش بە ئۆپێک کراوە وەختی خۆی ئەڵێ هەرێمی کوردستان خۆی وایوتوێت ئێمە ینی ئەو کۆمپانیا پیشسازیانەی ئەپی کۆر با بڵێن کەنەوت تێرێمە نێرێتە دەرەوە توێتی ئێمە 46,000 بەرمیل دەدەین بە هەرێمی کوردستان بۆ ناوخۆ بەکارێنێ ئەڵێ ئێمە لەسەر بنەمایە 46,000یان دەدەینێ هەرێم داوای 65,000 بەرمیل نەوتی ڕۆژانە دەکا ئەنی دەڵێ پابند نەبووە لەوەی کە بەم بەندە ڕازی بیانی وەکو نمونەیەک هێنامەوە یەکێک لە گرفتەکان دەڵێن ئەمەیە لە پێشها ئەو ڕێکەوتنی کە کراوە لەسەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بەندانەی کە لە پێشها لە کۆبوونەوەکان و شاندەکان و دانوستانەکانە پابندی خۆی دەرخستەوە بەڵام تۆ هەر ڕۆژە ڕێژەیەک بەرزکەیتەوە بیانوەیەکی تر بگری ئەوەیان نەخێر خۆ ڕێکەوتن یەک جارەکرێ خۆ دانوستان یەک جارەکرێ خۆ بەڵێن یەک جارەدرێ تۆ ناکرێت هەر ڕۆژە ڕێژ ژمارەیەک بڵیت و ڕۆژە ئەرقامێک بڵیت و هەر ڕۆژە داتایەکەی ڕێککەوتن کە پێشوەخت کرا و ئێمە هەمومانەزانین لە بەرچاوی هەموو میدیاکانە حکوومەتی عێراقیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئیعلانیان کرد کە بە تەواوەتی ڕێککەوتون و هیچ بربەستێک لە بەردەم موچانەماوە و موچەی ساڵی 2025 بە تەواوەتی لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ هەرێمی کوردستان دابین کراوە بەڵام لە دوای ئەوانە جدی سانجارێکی تر هاتنەوە سەر باسی هەندی ڕێژە و هەندی ئەرقام و هەندێ داتا ناپەیوەندی بەوە نییە باشە دکتۆر ئێستی کێ دەستی هەرێمی کوردستانی گرتووە ئەو بیانوانەی بەغدا ببڕێ ینی پێیان بڵێ کاکە بۆ نەچیتان دێ 46,000 بەرمیل بۆ 46,000 بەرمیل لەسەر ێرە دەکەین شتێ زیاد شتێک کەم ینی بۆ نمونە داهاتی ناوخۆ نیوەی داهاتان دەوێت نیوەی داهات هەرێمی کوردستان پێشتری دەی پابند بووم و نیوەکەم نردووە دەتانەوێت بڕەکەی تر لە ڕێسۆمەوە بڕوە ئێخۆ هەرێم لەسەر ئەمەشیان ڕازی بووە یعنی چی دەستی هەرێمی کوردستانی گردووە بیانووی عێراق ببڕێ بۆی بیانومان پێ نەکردن ئەزانی چی هەموو بیانوەکان بڕاون بەڵام 100 بیانووی تریشیان ببڕیت و 100 بیانووی تریش دێننەوە ئامانجەکە بە دروستکردنی قەیرانە بۆ هەرێمی کوردستان و بربەست دروستکردنە لە بەرگە شەمسەندنا و بە تایبەتیش کە ئێستا بەرەو هەڵبژاردنێ گەڕۆین ڕەنگە هەندێک پارت و لایەنی سیاسی لەوێدا دە قەیران دروستکردن بۆ هەرێمی کوردستان یان نەدانی موچەی هاوڵاتیان هەرێمی کوردستان وەکو مزایدەیە گیانە و ڕازیکردنی دڵی جەماوەڕەکان بەکاربێنن لە پێشاوتیان موچە بەو شێوە بە دواتی وتیان ئەوەنە بەرمیل بنێرە دواتر وترا ناوەکان بەو شێوە بێ دواتر وترا خانە نشین بەو شێوە بێ هەرچی بیانووی لە دوای بیانوو بوو بڕاوە و دڵنیابی نەگەردە بیانووی تریش بگرین نیەتەکە ئەوە بێ کە موچە نەدەن بە هەرێمی کوردستان و قەیران دروستکەن بۆ هەرێمی کوردستان 100 بیانووی تریشیان ببڕی هەر بەم شێوازە بێت نێتەکە ئێستا چییە؟ نێتیەوان چییە؟ نێتیەوان چیە بەرامبەر هەرێمی کوردستان دکتۆر؟ من پێم وایە نێتەکە تەنها دروستکردنی قەیرانە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا و ئەگینا هیچ داواکاریەکی یاسایی و ئیداری و تەکنیکی لە هەرێمی کوردستان نەکراوە کە جێبەجێ نەکرێت. دەیانەوێ ئەزمموی هەرێمی کوردستان تێک بدەن دکتۆر بە بڕوای تۆ دەیانەوێ و خەوارەی کە هەیە لاوازی بکەن وەکو هەندێک دەڵێن ئیتر ئامانجی جۆرا و جۆر ئیتر ئامانجی جۆرا و جۆر لەناو ئەمینە لەناو ئەم پرۆسایە ڕەنگە ئامانجی جۆرا و جۆرە بێ ڕەنگە ئامانجی لایەنێکی دیاریکراوە بێ ڕەنجە ئامانجی شخصی بەرژەوەندی مەسلحی و هەڵبژاردن و دەنگدان و هەموو شتێکی تێکەوتووە بەڵام بە کۆی گشتی بەڕاستی
جێی ئەسەف و جێی داخە کە تۆ بتانی گەلێک برسی بکەیت منداڵێکی شیرەخۆر برسی بکەیت خێزانێک کێشەی تێدا دروست بێ لە بەر نەبوونی قوتی خەڵک دەست بخەیتە قوتی خەڵک لە پێناو هەر مەرامێک و بەرژەوەندیە کابێ بەڕاستی تاوانامە. باشە دکتۆر چی بکەین هەرێمی کوردستان دەبێت چی بکە هەروە چاوی لە بەغدا بێ و بەغدایی کە بۆ نمونە بەڕێزت دەڵێ بیانومان پێدەگرێ و 100 بیانوشی ببڕین و 100 بیانوی تر دێنێتەوە ئەنی هەرێمی کوردستان دەبێت چی بکە ئێخۆ بەدەر لە ڕێکەوتن حەلی دیکە هەیە. هەرێمی کوردستان خاوەن قیادەیەکی حەکیمە و ئەوێ بە هەنگاوەکانی بە حەکیمانە بنێ و نایەوێت بەڕاستی وەک چۆنەڵێ ئەزمونونەکە بخاتە مەترسیەوە هەنگاو بە هەنگاو دیبلۆماسی گفتوگۆ ئەچێتە پێشەوە لەگەڵ ڕووداوەکانە هەتا دوجار ئەگەر هەر چارەسەرێک نەبوو ئەو کاتە قیادەی کوردی حتمما بڕیاری خۆشی ئەدات. ینی تام چرکە ساتە هەر هەوڵەکان بۆ ڕێککەوتنە بۆ گەیشتنە بە ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەت یاێمی کوردستان حکوومەت یاێمی کوردستان هەتا ڕێگەی ڕێککەوتن و دیالۆک و گفتوگۆ و دانوستاندن و ئارامی هەبێت ئەو ڕێگانە گرێتە بەر کورد هەمیشە ویستوێتی بۆ ڕێگا سەلیمانە بڕاتە پێشەوە لە ڕووداوەکانە بەڵام مەگەر دوجار هەروە بوو خۆ نابێنێتەوەیەکیش گەلێکیش برسی بێ دیارە قیادەی کوردیش بۆ خۆیان بڕیاری تەندروستی خۆیان لە ئان و کات و ساتی خۆیان ئەدەن من نازام و بڕیارە ئێستا چۆنە بێت بەڵام ئەمە درێژە ناخانە چکە گەلێک برسیەتی گەلێک ئێستا چاوەڕێی دەست چاوەڕێ موچەیەکێتی کە وەریگرێت کە ڕۆژانە بەداخەوە مماتەڵە ئەکرێت پێوەی لەلایەن حکوومەتی عێراقیەوە. باشە دکتۆرانی بە بڕوای تۆ کێشەکە لە ئەساسەوە خەتاکە لە حکوومەتی عێراقیە هیچ پەیوەندیەکی بارێمی کوردستانەوە نەماوە. دیراسی خەتاکە ناکەین دیراسی خەتاکە ناکەین ئێمە زانین کە نەوت فرۆشتنی نەوت وەستا ئیتر خۆتۆ ئەم هەرێمەش ئەبێ بەڕاستی بگەڕێتەوە بۆ ئەو بەشە بودجەیی کە لە عێراقەتی بەشە بودجەکەش کە لە عێراقەتی ئەبێ بەپێی ئەوەی کە دەستور بۆی دیاری کردووە کە دەستور و لە یاسا دیاری کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا دەستور و یاسا هیچ ڕەچاو ناکرێت لەلایەن حکوومەتی عێراقیەوە و لە ئەو بەشەی ئەو ئیستیحقاقە فیدراڵی کە بۆ هەرێمی کوردستان بووە نەک لە موچە لە زۆر شتی تریشا جێبەجێ ناکرێت بۆیە موچەش لێرەدا بووە قوربانی ئەو پەیڕەونەکردنی دەستور و ڕێککەوتن و ئیتیفاقیانە. باشە دکتۆر بەڕێزت پسپۆری میدیاش ینی تۆزە قسە لەسەر بکەین میدیاکان چۆن لەگەڵ ئەم کێشێدا ماڵچینە سەرباسی میدیا مەبەستم لەوەی هەر پێیوەست بوو بابەتەوە دیاکان چۆن لەگەڵ ئەم بابەتە مامەڵەیان کردووە ینی ئایا مامەڵەیەکی گونجاویان کردووە مامەڵەکەیان مامەڵەیەک بووە کە بە خزمەت خەڵکی کوردستان بێ. وڵای ئێمە زانین میدیاکان دابەش بوون بەسەر پارت و لایەن و گروپ و تاقمی جیاواز و بەرژەوەندی جیاوازە عادەتەن میدیاش زمان حاڵی ئەو لایەن و تاقم و گروپ و پارتە ئەبێت و ئامانجی ئەو چی بێ حتمما میدیاکەش زمان حاڵی ئەوە بێ بۆ ئێمە بەداخەوە میدیاکانمان لێرا پرتن و هەرێکە بە ئامرازێک بە ئاوازێک ئەڕوات جگە لەو میدیانەی کە لە لای ئەو حیزبانن کە لە ناو حکومڕانیان و بە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ قەزیەکانەکەن ئەمڕۆ کۆمەڵە لە میدیا و سوۆشیەل میدیا بەڕاستی دروست بووە هەندێکیان ئاوازەکانیان خزمەت بە ئێستەی هەرێمی کوردستان ڕەنگە نەکە و هەندێکیشیان بابەتەکان یا ئەگەیەنێت یا بۆ وروژاندن بەکاری دێنێت بەگشتی پەرتە ینی ئێستا خیتابی میدیاییمان لەم بابەتە بەڕاستی خیتابێکی موحەد نییە بەڵکو خیتابێکی پەرتە ئەم پەرتێش لە خیتابی میدیاییە ئاسەوار و سلبیاتی خۆی بەجێ دێڵێت بەڕاستی و کاریگەری ژەکاتە سەر سایکۆلۆژیای ئەو خەڵکە کاتێک تۆ هەواڵەکان هەمووی بە نەرێنی ئەیخەیتەوە بەرچاوی خەڵک خۆی خەڵک وای لێ دێت چاوەڕێی وەڵامە ئەرێنیە کەش ناکات و کاریگەری لەسەر سایکۆلۆژیا واتە لەگەڵ ناسەقامگیریە ئابووری و ئینەکەی ئەم بارودۆخی کە دروست بووە ناسەقامگیریەکی دەرونیش لەلایەن بەشێک لە میدیا کوردیەوە بۆ خەڵک و هەوڵاتی دروست بووە. بەڕێز دکتۆر نەزاکەت حوسێن ماڵسای زانکۆ کادری باڵای پارتی دیموکراتی کوردستان سپاس دەکەم سپاس بە ڕوونکردنەوەکان و سپاس بە بەشداریکردن لەگەڵمان.